بەبوونی جژنی دایکبوونی کاکەڕێکان ئاغاجان پیرۆزبایی لێگەین ئەو گۆرە نێژ پێشکەش بۆ بۆ خۆشویستانی کە لێرە میوانن بە هیوای تەمان درێژی ئاغاجان پیرۆز بێ ئەو ڕۆئانجی تۆیە پیرۆز بێ ئەو ڕۆئانجی تۆیە پیرۆزبایی و لێ بێ ڕۆژێکی پڕشکۆیە ڕۆژێکی پڕشکۆیە پیرۆزبایی لێ بێ ڕۆژێکی پڕشکۆیە ڕۆژێکی پڕشکۆیە ئاخەجان نەزانم چشتێن شایەنی تۆیە ئاخەجان نەزانم چشتێ شایەنی تۆیە تەنها دڵێکمەیە و دڵنیابە بۆ تۆیە دڵنیابە بۆ تۆیە تەنها دڵێکمەیە و دڵنیابە بۆ تۆیە دڵنیابە بۆ تۆیە بژی ئەرەوەی بەشەرمەوە و دەرکان هەستی پاچی دەروونێ بەشەرمەوە دەرکان هەستی پاچی دەروونێ هێندۆگیری تۆ بۆ مەحاڵە لە یاد چوونێ مەحاڵە لە یاد چوونێ هێندۆگیری تۆ بۆ مەحاڵە لە یاد چوونێ مەحاڵە لە یاد چوونێ پیرۆز بێ ئەو ڕەوانجی تۆیە پیرۆز بێ ئەو ڕەوانجی تۆیە پیرۆزبایی و لێ بێ ڕۆژێکی پڕشکۆیە ڕۆژێکی پڕشکۆیە تایبەت بۆ ئاغاجان ئەو گۆرانیە بۆ تۆیە ئەو گاڵەیە بۆ تۆیە لە هاوەندی سەرەوە مشايد بدعاء ورزايا بابشينا مشايد بدعاء ورزايا دعاء بودك امريكا لا امام رزايا دعاء بودك والله لا امام رزايا شو معنا الشاميري جمال اغا بمعادلي دايمي دعاي بودك هايم يا رب يتوا دعاي بودك والله يا رب يتوا وجاري جاران عشت بيتوايا لبو الشيخ ميرانا ضلك فيك ريتوا قرام لماني بابشي لما شايد بدعاء ورزا دعاي بودك كان جمال لا امام رزا دعاي بودك خاله لا امام رزا
وسيركان بربيتوا والله يبين والله المكتب عايشين مشاين ودعاء ونساء عايشين بو مشاين ودعاء ونساء دعاء بودكم والله لا إمام الرزاق سكي بري رشا هاري الصرومتي وقبك دايما رشا بوريكاني ضليم امشو جوي زور خوشا صلاب لجمالك امشو ضليم بنشا كاك عيبينيا اما جوي زور خوشا وبوكايا زور خوشا عيارك شي عيارة وياري من عيارة عيارك ويا عيارة ياري من عيارة ما تشلك وميدك يارم من بيزارة او تشل من بيزارة تايبت بوك هذا شازري امر تايبت مخصوص اي ماشي بدوي ما شادي بشر يارم لمن بيه ماشي بدوي ما شادي بشر يارم لمن بيه ياري من قلي جوانا جوانا واقعي لمن بيه تايبت بو اخجان صرت شوفي بس دخويني كاكلاخا وبند عيدي يوبيا كاك وشيارو نبر جوي لبندي براي بيا ما بنزار ليريا او بندي من واد بيا او شيقل بوضليا بندكي اواد بيا بشرت يا ماما جمال لي قد لمن بيا لي قد لمن بيا لنا وجهك يا وكشا استيانا بسيا لنا وجهك يا وكشا استيانا بسيا جود ممشي ديار بي وين اخوانا ترسيا دواني قشتوا قولك قدميك بسيا عاي قول لبر موراكي برما باصور دكي بوتا كان غي كمبيوتر ابي الراسي بيت ابي الراسي بيت بمام الرقان باخشر وشوك شكا
خۆلیە تۆرەوانێ عالم دەزانێ میران من ماڵ وێرانێ بۆ مامەڕێ بازم شەو لە لای میوانێ بەیادی جوانەکەیە و لە زانکۆی جیهانە گوڵە لە بەرمۆرەکەی جوانە کچە بۆرەکەی خڕە لە بەرمۆرەکەی جوانە کچە بۆرەکەی ماچی گران کردوە وعالە مەگدورەکەی وعالە مەگدورەکەی شاومانە شامیل عزیز عزیز کوڕی شەمانەکە سڵا بە چەبی تایبەت مەخسوس بۆ کاکە شێخ میرانی خۆشەویست چاومانە بۆ بەشی بازرگانی ئەرونی لەنجام بەلەنجا لەنجام بەلەنجا ئۆخەی بەلارۆ لەنجا بارەسێ و باری کردوە بۆ شارەکەی ئەڵەنجا سەر گوڵمی بەر لێو دەگەرم مەم کۆڵانی بە پەنجەی ڕێکان ئی خۆمنا ئەرێ کچێ دەبێ بەو داخەوە وەڵا سەر بنیتەوە ئەی دەبێ بەو داخەوە گوڵم سەر بنیتەوە چێ وەک جاری جاران شەوێ بۆ لابێیتەوە تایبەت بۆ ئاغاژانە ئەی لێم و ئەی لێمەوە ئەو کەعدەیە بۆ کرد دڵم پێی دەکرێتەوە لە جیهانە تۆتەوە لەنجە 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 ئۆخەی بەلار و لەنجە بارەسێ و باری کردوە بۆ شارەکەی ئەڵەنجە سەر